سلااو چۆنی؟ خوا بەخێرە مامۆستا. باشی ئەحواڵ چۆنە باشی؟ خەریکی چی؟ وەڵا خەریکی ئیشێمە و کەس پوشت ئاوایە. ناوی بەڕێزت؟ ناوم بەرهەمە. کاک بەرهەم. تەمەنت چەندە؟ تەمەنم 19 ساڵە. ئاستی خوێندن؟ ئاست خوێندم وەڵایە هەر خوێندن دەکەم و دوای دێمە ئێرە ئیشی دەست پێ دەکەم لە بەیانیەوە ساعت 8 بەیانی دێمە ئێرە دوای ساعت 1 نیۆڕ دەچمە مەکتێبێ و ساعت 4 دێم بۆ ئیشی خورمای. لە چ قۆناغێکدا دەخوێنی؟ لە پۆلینەوە دەخوێنم ئەم. دەرکەوتووبی. زۆر سپاس. لە تەنیشت کارەکەتەوە قوتابیشی. کار و خوێندن بەیەکەوە چۆن دەکرێت؟ زەحمەت نییە؟ ناوە زەحمەت نییە چکە بۆم خۆشە شەوانەش دەچم سای خۆم دەکەم و ئیشەکەش دەکەم بۆ خۆم پارە پیدا دەکەم بۆ ژیانی خۆم نەکو پارە لێداک و بام وەرگرم بۆ خۆم بە ژیانی خۆم دەست پێ بکەم باشدا. کارەکەت تەئسیراتی لە خوێندنت نەکردووە؟ نەخێر. زۆر باشە سەرکەوتووبی. بێتاقەت نەبووی لەم کارە؟ نە بێتاقەت نەبوومە. ڕۆژانە چەند کاتژمێر لە کاری؟ من ساعت 8 بەیانی دێم تا 12 دەڕۆمەوە هەتاکو ئەوە 4 ساعت 8 ساعت لێرە ئیش دەکەمان. لەکەیەوە ئەم کارە دەکەی؟ ساڵێکە دەیکەم. ساڵێکە دەیکەی؟ بەڵێ. بەم کارە بژێوی ژیان و خوێندنەکەت پێ بەڕێوە دەچێت؟ بەڵێ. زۆر باشە. ئەی چ قسەیەکت هەیە بۆ ئەوانەی کە قوتابین یاخود دەرچوون دەرچووی جانکۆن هیچیش ناکەن لە ماڵەوە دانیشتن و چاوەڕێی دامەزراندن دەکەن؟ دامەزراندن پیشەیە هەموو شت درۆیە. ئێستا کابرا هەیە ئەوەی هەیە و بۆشی ناکرێت. بەڵام ئیشەکە باشترە حەز لێ لەو خوورمایە بخۆ زۆ خۆشە. باشترە. ئەو خوورمایی کوێیە؟ کامە ئەوە عێراقیە. عێراقیە. خوورمای کوردستانمان هەیە؟ کوردستانمان نییە. خوورمای نییە بۆ؟ لەبەرەوەی ئیخوانە گەرم نییە خوورما لە شوێنی گەرم دروست دەبێت؟ شوێنی گەرم دروست دەبێت بەڵێ. زۆر باشە. ئەی ئەمانە نرخیان چۆنە ئەم خوورمایانە؟ نرخیان لە 1000 دەست پێ دەکات تا 80. گرانترینیان؟ کەمتر؟ گرانترینیان؟ گرانتر هەیە سعودیە. سعودی هەیە بە 80000 هەیە بە 700 هەیە. چەند جۆرت هەیە؟ وەڵا جۆرم زۆر هەیە ئەومان هەموو عێراقیە. هەموو جۆرەکان عێراقیە. عێراقیە. بەڵێ. گەلە عێراقی چیترت هەیە؟ هیچی دیکەمان نییە. بەردەوام شتێک لە خەیاڵی تۆدایە وەکو قوتابی و وەکو کاسب. بیر لە چی دەکەیەوە؟ وەڵا بیر لە ژیانی خۆم دەکەمەوە لەگەڵ مەکتەبەکەشم حەزم لێ شادەی دەربێن و بە خۆم ئیشێکی کە بکەم حەزم لێ ئیشی خوورماش بکەم بەس دەمەوێت ئیشێکی کە زیاتر بکەم ئەوە کیلۆی بە چوارێ بازی. وەڵای گرێ. بۆچی دەخوێنی؟ وەڵا هەر بۆ شادە و تاو. تەنها بۆ بڕوانامەکە؟ چاوت لەوە نییە بەیانی ببی بە شتێکی بۆ نمونە پزیشکێک مامۆستایە؟ وەڵا ئەگەر حکوومەتەکە گۆڕ بۆ تۆ ببی بە پزیشک حکوومەت پێوەنی بە حکوومەتەوە هەیە تۆ کە بخوێنی و نمرەی باش بێنی حتممە نەبی بە پزیشک. وەڵا من حەزم لە پزیشک و شت نییە وەڵام بۆ خۆمە حەزم لە وەرزش و شتە ئیشی خوورماش دەکەم و حەزم لە وەرزش و شتیشە. یعنی تۆ بەیانی دەریش چووی قوتابخانەش تەواو کرد و کەساوەتەکەی خۆت هەردەیکرد؟ بەڵێ هەردەیکەم بەردەوام دەم لەو ئیشێ. زۆر باشە. چ قسەیەکت هەیە بۆ داهاتوو مەسەلەن لە داهاتوو چ قسەیەک تێ بۆ گەنجانەی کە چاوەڕێی دامەزراندن دەکەن تا ئێستا هیچ کاسبیەک ناکەن و لە ماڵ دانیشتون و بێ ئیشی؟ وەڵای بۆ ئەو خەڵکانە کە لە ماڵە دانیشتنەوە ئیشێ بکەم باشترە کاسبێ بکەم باشترە نەکو لە ماڵ دانیشە پارەی پەیداکەم باشە لەو شتێکە لە ماڵێ دانیشن. من بۆ قسەم هەیە بۆ هەنە خەڵکی. داهاتوی خۆت چۆن دەبینی؟ داهاتوی خۆم وەڵای ئاوا دەبینم خۆشتریشە ژیانەکەشم پارەی پەیدا دەکەم و بۆ خۆم خۆ دەژێن مەگە گەورەش بووم باشترە ئیشێکی کە بکەم یان زیاتر. زۆر سپاس. ئێمە سپاس دەکەین هیوای تۆ من درێژی و تەندروستی باشت بۆ دەخوازیین سەرکەوتوو بێمە ڕۆی بکەین.